وەک هەمیشە لە واشنگتۆنەوە دەست پێ دەکەین. کۆشکی سپی چی پەیامێکی بۆ ئەمریکا و جیهان هەیە ئەمڕۆ؟ هیوا سەلام، پامنێری دەنگی ئەمریکا لە کۆشکی سپی لەگەڵمانە بۆ پێداچوونەوە بە دوایین هەواڵ و پێشاتەکان لە حکوومەتی ئەمریکا واشنگتۆنەوە. هیوا دەم باش و بفەرموو چیت هەیە ئەمڕۆ بۆمان لە کۆشکی سپیەوە؟ بەفراو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ فەرمانێکی نوێی واژۆ کردووە بۆ ڕاگەیاندنی باری لە ناکاو سەبارەت بە سیستەمی کارەبای نیشتیمانی، سیستەمی گواستنەوە و بەرهەمهێنانی وزەی نیشتیمانی. ئەم فەرمانە تایبەتە بۆ ئەوەی لەو بوارەدا کەسانی بیانی کار نەکەن، هەروەها کەلوپەلی بیانی نێتە ناو ئەمریکا، وەکو دۆناڵد ترامپ ئاماژەی پێکردووە کە ئەمە مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دروست دەکات و لە داهاتوودا دەتوانن لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە یان لە ڕێگەی هاکردنەوە دەستیان بۆ سیستەمانە ڕابگات. بۆیە ئەم فەرمانە دەسەڵاتێکی فراوان بە وەزیری وزە دەدات. لەلایەکی دیکەوە کارۆلین لیڤید وتەبێژی کۆشکی سپی سەبارەت بە ئێران قسەی کرد لەو بارەیەوە کۆمەڵێک لێدوانیدا فەرمون بابەیەکەوە گوێبیستی بین. هەڵاوسانی ئابوووریان لە سەداسەد تێپەڕاندووە، ناتوانن پاری پۆلیس و سوپاکیان بدەن و بارودۆخێکی زۆر لاوازیان هەیە. وەزیر بەسەنت و سەرۆک بەردەوامن لە بڕینی هەموو سەرچاوێکی داراییان. بەدڵنیایەوە ئەمەش دوای ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەیی کە ئۆپەراسیۆنێکی زۆر سەرکەوتوو بوو. بۆ ئۆپەراسیۆنە توانیمان سوپای ئێران وێران بکەین و هێزە دەریایی و ئاسمانی و تەنانەت ژێرخانی سەربازیان بە تەواوەتی لەناو ببین. ئامانجی سەرۆک ترامپ لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا مسۆگەرکردنی ئەوەیە کە ئێران دەستی نەگاتە چەکی ئەتۆمی. بەڵێ ئەمڕۆ ئێوارەش دۆناڵد ترامپ بەرەو تەکساس بەڕێوە دەکەوێت، بەرەو هیوستنی تەکساس. لەوێ کۆبوونەوەیەکی جەماوەری دەبێت لەگەڵ لایەنگرانی کۆماریەکان. هەروەها 2 ڕۆژ لە هیوستن دەمێنێتەوە، سبەی سەردانی دەستگای ناسا دەکات، لەوێ خەڵاتی شەڕەف دەبەخشێت بەو کارمەندانەی بەو گەردون گەڕانەی کە چوون بۆ گەردون و گەڕانەوە کە بە ئارتمس 2 ناسراوە. باشە هیوا ئەم جارێکدن vەگەرن جەم سەر کارۆلین لیڤید کە چەند ڕۆژان بەرێ ڕاگەهاند بوو کە ئەوێ دەستشی کار بەردە و ئیرۆژی ڕۆژاوەیە داویە کار بوو تا چت بێ دەربارەی هەیە؟ بەڵێ ساڵە کارۆلین لیڤید ئەمڕۆ پێش نیوەڕۆ هاتە ناو ڕۆژنامە نووسان، قسەی بۆ ڕۆژنامەوانان کرد و خۆحافیزی کرد. فەرموو بە بەیەکەوە ڤیدیۆی ماڵئاواییەکەی ببینین. هاوڕێیان بەڕاستی بیرتانەکەم، هەرچەندە دەزانم چاوەڕێی ئەوە نەبوون کە من وا بڵێم. کاتێکی زۆر ناوازم لەگەڵتان هەبوو. دەزانم خەڵک تەنیا ئەو لە سەدادەیی کارەکەم دەبینێت کە بۆ ڕاگەیاندن قسە دەکەم، بەڵام لە ڕاستیدا لە سەدانەوەی دیکە لەگەڵ ئێوە بووم بە ڕۆژ و بە شەو. ئەمە شتێک نییە بیری بکەم، بەڵام بیری ئێوە دەکەم. سوپاس بۆ هەموو هاوکاریەکانتان و دڵنیام سەرۆک بەردەوام دەبێت لە پەیوەندیەکانی لەگەڵتان. سوپاس بۆ هەموو شتێک و بە هیوای بەختێکی باش بۆ هەمووان. بەڵێ ئیدی وا دیارە کارۆلین لیڤید نابینین لە کۆشکی سپی وەکو گوتەبێژ بە کاروباری ماڵەوە و خێزانەکەی سەرقاڵ دەبێت بە گوێرەی ئەو زانیارانەی ئێمە هەمانە. بەڵێ هیوا سەلام، پامنێرمان بۆ کۆشکی سپی، سپاس بۆ زانیاریەکانت.